ئێستا هیچ مەعاش نییە گاڵتە بە کەرامەت و شعورەتی ئەو میلەتێوە دەکەن یا ڕەبی خوایە هەست کەسێ ئەم وەعزەی قبوڵ کە یا ڕەبی خوا لەوانی ڕسواتر کە سەرگارترازی کە ماڵوێرانیان کە چونکە ئێمەی بێتاوان و بێگوناح و پاش 20 ساڵ خزمەت ئەمە حاڵ وەعزەکەیە کە دەبینی ئەمە 6 ڕۆژە دێم بۆ ئەم خانە نیشەیە نییە مادەنێ ئێمە ماڵ منداڵمان هەیە ژیانمان پێویستە پارەمان پێویستە ئەوە ئەمڕۆ یەکەم ڕۆژی نەورۆزە یا ڕەبی خوایە ئەو نەورۆزەی ببڕێ کە ئاوا دڵی ئێمە خۆش ناکە دڵی ئەو میلەتەی خۆش ناکە خوایە ئەم زوڵمەی لەمانە قبوڵ نەکە خوایە ڕسوا و سەرگەردانیان کە بۆ ناحەقی کە لە ئێمەی بێتاوان و بێگونا دەکەن ئیوایە 30 ساڵ خزمەتی هەیە 20 ساڵ خزمەتی هەیە ئێستا دێن بۆ معاشە بۆ ماڵ منداڵمان نیمانەمان دەنێ یا ڕەبی خوا لیان قبوڵ نەکەی یا ڕەبی خوا لیان قبوڵ نەکەی